ئازارەکانی نیشتیمان و دووری لە زێدی خۆی وای کردووە کە نارین فەقێ لە باشووری کوردستانەوە با گۆرانەکانی هەستی تاراوگەنشینی خۆی دەرببڕێت. بەرێژی حەقی کووردا لە ڕۆژاوای کوردستانی گەلک هاتیە خوارن نمونە تەخانی دەکری تەنەتکاریە خوانی خوا تکێ ملکێ خوا تەنەتکاریە بە زمانێ کوردی دسەنفا خۆ دەباخمی دێتە بیرا من ئەس سەفا یەکێ بمیان دەدۆی بیم من جارێک بە کورمانجی ئاخر سەفا خۆدا مامۆستەیە من گۆسا بکە یەکسەر بەلێدان لە دەستی مندا ئەوە تشتێ هەنێ هەموو هێدی هێلشتنەک و خەلک رابن ئەس وەکو بانگێک وەکو قێرینێک وەکو هونەرمەندێک ji ڕۆژاوای کوردستانê re ji hemû siyasetmedarên êgo yêgo di nav partî û siyasetê de kar dikin mixabin gelek partîne ez hêvîdarim hemû jî yek bi yek destê hev bigirin. ئەوانەی کە بۆ تەنیا جارێک نارین دەبینن هەرزوو ڕووخۆشەکەی سرنجیان ڕادەکێشێت ئەو کاتەی کا لە هۆڵەکان دەهاتە دەرەوە و ڕووی لە پارک و شوێنە گشتێکان دەکرد زۆر کەس داخوازی ئەویان لێ دەکرد وێنەی لەگەڵ بگرن. ئەو یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە بەشداری لە سەمفۆنیای پێشمەرگە و شنگالدا کرد. بەڕاستی ئەم کارە دوو لایەنی هەیە لایەنێکی نیشتیمانی و نەتەوەیی وەک دوو بەرهەمی شۆڕژێرانە کە تعبیر لە ناخی خەباتی میلەتەکەمانەکە و لە معاناتی میلەتەکەمانەکە بە تایبەتی لە کارەساتی دڵتەزێنی شنگال و یەزیدیەکان. نارین فەقێ لە ماوەی کارکردنیدا خاوەنی یەک ئەلبومی گۆرانیە و لە دوایین کاریدا لە بەرهەمی پێشمەرگە و شنگال بەشدار بوو چونکەوە خۆی دەڵێ دوورە وڵاتان باشتر لە ئازاری بێ نیشتیمانی تێدەگەن و پێشمەرگە و شەڕڤان و بەرگری کارانی نیشتیمانیشی خۆش دەوێت. Komkujiya şingalê Rûda ji layê dijminê qirêj Daeş rastî ez dikarim bibêjim ku ez wekû dayîkek dayîka Ronya ku temenê wî 2 sala qet min nekarî ez av bidim kîça xwe ez xwarin bidim kîça xwe çunku ew rojên gelek zehmet bûn min dibûrandin min bixwe min netkariye ez xwaridin bixwim tenê fikra min li ser wan kesa bû ku li ser wî çiyayê hatibûn kuştin li ser wî çiyayê hatibûn revandin ez gelek dixwazim vegerim hêvîdarim ku bi rastî yanî asarê Daeş qet li Rojava nemîne bes ne tenê li Rojava li başûrê Kurdistanê jî li hemû her çaparçeyê Kurdistanê asarê Daeş nemîne. نارین فەقێ لە ساڵی 1970 لە باژێری دێرکە حەمکۆ لە ڕۆژئاوای کوردستان لەدایک بووە لە تەمەنی 8 ساڵیەوە لەگەڵ خێزانەکەی چوونەتە وڵاتی سوێد و لەوێ ماونەتەوە جگە لە کاری هونەری لە بواری یاساشدا کاری پارێزەرایەتی دەکات. شادیە ڕەسوڵ ڕوودا و